سڵاوتان لەبێ فەرموونی و کورتێک لە هەواڵەکان. ئەحمەد داودۆخلۆ ڕایگەیەنە نادەکردنی نەوتێرێن بۆ تورکیا بەپێی دەستوری عێراق بووە و ئەوان گفتوگویان لەگەڵ حکوومەتی عێراق وەرێم کردو و ئاماژەی بۆ کرد لەگەڵ مەلکی قسەیان کردووە بۆەوەی نەوتی کەرکووکیش لە ڕێگەی تورکیا وەنادە بکرێت. لە گفتوگویەکدا لەگەڵ ئاژانسی نادڵی وڵاتەکەیدا ئەحمەد داودۆخلۆ وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی بۆ کرد دوای 10 ساڵ لە ڕوخانی ڕژێمی پێشووی عێراق تا ئێستاش عێراقیەکان بەبێ کارەبان و ئەوەشی بۆ ناکۆکی لایەنە سیاسیەکان گەڕاندوتەوە. لەسەر گرژی و ئاڵۆزەکانی ناوخۆی عێراق داودۆخلۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕاشیگەیاند ئاڵۆزەکانی عێراق پەیوەندی بە جیاوازی مەزەبی سوننە و شیعەوە نییە. لەسەر بارودۆخی سووریا ئاماژەی بۆ کرد لە ڕیزی ئۆپۆزیسیۆنی سووریا پەیدە و قاعیدە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی تورکیا. وەزارەتی نەوتی عێراق ڕەتی کردە و نەوتی خەو لە هەرێمی کوردستانەوە بفرۆشێ و ناڕزاییەکی توندیشی بەرامبەر تورکیا پیشاندا. وەزارەتی نەوت لە بەیاننامەیەکدا تاکیدی کردەوە سەرجەم پاشکۆی یاسایی و خراپبووەکانی کەڵەکە بوو لەسەر سەرجەم کۆمپانیا و لایەنانەی لەو کارە یارمەتی دەرن دەخرێتە ستۆی حکوومەتیان قەرە و نیگەرانی و سەرسوورمانی خۆشی پیشاندا لە ڕاگەندراوێکی وەزارەتی سامانە سروشتەکانی یاریان بەڕێگەدان بە حکوومەتی تورکیا سیستەمی بۆرێنەوتەکانی نێوان عێراق و تورکیا بەکاربێنێ بۆ ناردەکردن و ئەمبارکردنی نەوتی خای بەڕێمێنراو لە ناوخا کێریان بەبێ ڕەزامەندی حکوومەتی بەغدا. لا پەیوەندیەکی تەلەفۆنیدا جێگری سەرۆکی ئەمریکا داوای لە سەرۆکی هەرێمی کوردستان کرد لە پرسی دابەشکردنی داهاتەکانی وزا ڕێگایەکی هەڵبەش بگرنە بەرهاوکە دەرد و لاجەختیان لە مانگی سەرکردەکانی عێراق دژبە گروپە تیرۆریستیەکان کردوتەوە. باگوێرەی ڕوونکردنەوەکی کۆشتی سپی ئەمریکا جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا بە تەلەفۆن پەیوەندی بە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە کردووە و باسییان لە مانگی سەرکردەکانی عێراق و پشتگیری عاشیرەت و هێزەکانی یاساییش و سوپای عێراق لە دژی دەوڵەتی ئیسلامی لە وڵاتی شام و عێراق داعش کردووە. ماوە لە 2 ساڵە کار لە پرۆژەی دووسایدکردنی هەولێرکوێ دەکرێت و ماوەی 2 ساڵە کار لەو پرۆژەیەدا دەکرێت و بڕی 400 میلیارد دینار عێراقی بۆ تەرخان کراوە. لە ئێستادا بە 5 قۆناغ لەلایەن چەندین کۆمپانیای خۆماڵی و بیانی و کاری تێدا دەکرێت. چاپۆک سید عومەر خایمخامی قەزای کوێ دەڵێت بەهۆی سەختی شوێنەکە و ماوەی 3 ساڵی تری ئەوێت بۆ تەواوبوونی ئەو پرۆژەیە و بڕیاریشا لەگەڵ ئەو پرۆژەیەدا ڕێگایەکی نوێ دروست بکرێت کە هەر سێ پارێزگاکانی هەولێر و سلێمانی و کەرکووک پێکەوە دەبەستێتەوە. سەرۆکی پەرلەمانی عێراق مۆڵەتی تا ڕۆژی سێشەمەی داهاتوویدا حکوومەتی اتحادی کە بودجەی گشتی ساڵی 2014 ڕەوانی پەرلەمان بکات. محمەد خەلیل پەرلەمانتاری هاوپەیمانی کوردستانی و بڕیاردەری لیژنەی ئابووری لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند ئوسام نجەفی نیگەرانی پیشان داوە کە تا ئێستا بودجەی گشتی ئەم ساڵیان بەدەست نەگەیشتووە. وتیشیەوە بۆتە هۆی دروستکردنی قەیرانێکی ڕاستەقینە لە ناو پەرلەمان کە تا ئێستا وەک ساڵانی ڕابردوو نەیانتوانی و گفتوگۆ دەنگدان لەسەر بودجەی گشتی ساڵی 2014 بکەن. لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند سەرجەمڕگەکانی یاسای خانشینی گشتی بەنجام گەێنراون. پێشبینیشی کرد لە هەفتەی داهاتوودا بەخرێتە دەنگدانەوە پەسەند بکرێت لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنیدا کە لە تەلاری پەرلەمان ئەنجامیدا حەیدەر عەبادی سەرۆکی لیژنەکە ئاماژەی بۆ ئەوەش کرد مژدانە دەداتە خانشینەکان بۆ ئەوەی کە لە داڕشتنی یاسای خانشین تەواو بوون و یاساکەش بۆ سەرۆکاتی ئەنجومەنی لیژنەی دارایی لە پەرلەمان بەرزکراوەتەوە. هیواشی خواز هەفتەی داهاتوو بخرێتە دەنگدانەوە. بامەبستی ڕزگارکردنی لە دەستی گروپە چەکدارەکان پەرلەمانتارێکی ئیتیلافی دەوڵەتی یاسا پێشبینی کرد پارێزگایان بار لە ماوەی 24 کاتژمێر یان 72 کاتژمێری داهاتوودا شەڕێکی بەهێز و یەکلاکرەوە بەخۆ ببینێن. لە لەدوانێکدا بۆ ڕادیۆ دیجلە محەممەدە گێلی ڕایگەیاند گروپە چەکدارەکانی سەربارخراوی داعش بە تەواوەتی لە شاری فەلوجە لەلایەن هێزەکانی سوپا و پۆلیسەوە گەمار و دراوە. ڕوونیشی کردەوە هێزەکانی سەحۆ و ڕۆڵەی عاشیرەتەکان لە ناو شارەکەدا ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵان چەکدارانی ئەو ڕێکخراوە ڕاوەدوو دەنێن. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.